بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لەم بەشەی بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر سەرکردە دەکەین. دەپرسین ئایا سەرکردە کێیە یاخود سەرکردەی کاریزمی کێیە؟ دەپرسین ئایا هیچ پێوەرێکی یا هیچ ڕێسا و یاسایەک ئەتوانێت دیسپلینی کاریزمابوونی سەرکردە بکات؟ ئایا لە مێژوو لە فکری سیاسی ئیسلامیدا چۆن باز لە سەرکردەی کاریزمی کراوە؟ زۆر جار سەرکردەکانی ناو مێژوو لە بەڕێگایەکی مەشروع دەسەڵاتیان گرتوۆتە دەست، بەڵام لە هەمان کاتدا بەکارێنانی دەسەڵاتەکانیان بە شێوەیەکی نامەشروع بووە. لە ناو مێژووی سیاسی ئیسلامیدا سیستەمێکمانە بۆ پێی وتراوە سیستەمی شورا. تا چەند جیاواز لە سیستەمی شورا ڕۆڵی کاریزمابوون دەوری بینیوە تاوەکو شورا فۆرمەلە بکرێت یاخود بەرجەستە بێت. ئەمانە کۆمەڵە تەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژووی ئەمڕۆمانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا کامەران بابانزادە لەگەڵ مامۆستا نازم عەبدوڵڵا بەخێر بێن بۆ ستۆدیۆی سۆراغی مێژوو. مامۆستا نازم، سەرکردە چییە یاخود ئەوەی کە ئەوتێ سەرکردەی کاریزمی کاریزمابوون بۆ خۆی چییە لە ناو مێژوودا؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. دوای دەستخۆشیم ئەسڵی کاریزمایی خۆی ئەمە ڕیشەکەی ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ئیغریقەکانی یۆنانیەکان و دوای سەرهەڵدانی باوەڵین هاتنی ئاینی عیسا عەلەیهی السەلات وەسەلام وشەی کاریزما سەری هەڵداوە بۆ کەسە سەرکردانە ئەوتراکەوە هەڵکەوتوو بوون و پێگەیکی باشیان هەبوو و دوای ئەو وردە لە بابڵێن فیکر و سەقافەی ئەوروپیا زیاتر جێگەی خۆی کردوتەوە. جا کاریزمایی لە مێژووە بە تاکید دوو جۆرە سەرکردەمان هەیە. ئێمە سەرکردەیەکی کاریزمایی ئیجابیمان هەیە و سەرکردەیەکی کاریزمایی سەلبیمان هەیە. سەرکردەی کاریزمایی ئیجابی ئەوەیە کەسانێکن توانا و وزە و ئەو تاقیی خوای تەعالا پێی بەخشیون لە پێناوی خزمەتی خەڵک و میلەتە سەرفیان کردووە. مەسەڵەن ئەگەر تەمەشاکەی پێغەمبەران سەلات و سەلامی خۆیان لەسەر بێ سەرکردە بوون، سەرکردەی کاریزمایی بوون، ملهم بوون، خوای تەعالا وەحی بۆ ناردوون، بە وەحی ئیشیان کردووە. و دوای ئەوەش مەسەڵەن لە دوای پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام خەلیفە ڕاشیدەکان یەکی وەکو ئەبوبەکر وەکو عومەر خوا لێیان ڕازی بێ، ئەمانە سەرکردەی کاریزمایی، بەڵام ئەمانە پێوترێت سەرکردەی کاریزمایی ئیجابی بەو معنایە پێگەی سوڵتە و سیاسەتیان ئیستیغلال نەکردووە لە پێناوی شخصی خۆیان یا منەماڵەکان یان خزم و کەسیان، بەڵکو بەرژەوەندی گشتی و خەڵکی چۆن بۆ وایان کردووە. و لەم سەردەمەشە هەنێ خەڵکی باش پیا بووە کە پێوترێت سەرکردەی کاریزمایی ئیجابی مەسەڵ هاوشێوەی غاندی، ماندێلا ئەمە هەیە. وە سەرکردەی کاریزمایی سەلبیشمان هەیە. ئەمە ماوەساوە بە پرسیایی کاریزمابوون کۆمەڵە تایبەتمەندی دیاریکراوی هەیە کە لە ناو کۆمەڵگا کەسێک دیاریکرا بڵێن ئەمە کاریزمایە، یعنی خۆی بۆ خۆی بەچیە وترێ کاریزما؟ ڕاستە ئەوە نمونەی پێغەمبەران عەلەیهی سەلام و ناو یاخود خەلیفەکانە ئەو سەرکردە دیارەکان لە ناو مێژوودا خۆی بۆ خۆی ئەمە چی دروستیەکە یا بەچی جیا ئەکرێنەوە لە ناو کۆمەڵگادا؟ سەرکردەی کاریزمایی کۆمەڵێک سیفەتیان هەیە. مەسەلەیەکێک لەوە سیفەتانە متمانە بەخۆبوونە، هێشێک لەوانە تەسحیدان و قوربانیدانە، هێچێک لەوانە ماندوو نەبوون و بەردەوام لە خەباتە، هێچێک لەوانە حوزورێکی دائیم لە ناو خەڵک و جەماوەر و میلەتە، ئەمانە خۆکردن. بەڵام ئەوانەی کە خوا کردە بەشێکی ئەوەیە کە پەیوەندی بە ذاتی ئینسانەکەەوە هەیە، مەسەلەن وەکو ڕازگۆیی، وەکو پێکانی ڕاستی و حەق، وەکو ئەوەی کە بەرژەوەندی خەڵک خواستن کە ئینسان با بڵێن ئەنانی نەبێ و حەسوود نەبێ و خۆویست نەبێ و بەخیل نەبێ و ئەمە کۆمەڵ سیفەتی بەرزن، بەڕاستی سیفەتی کەسانی سەرکردەی کاریزماییە. و دوای ئەوە کەسانێکن حتا لە پێناسی سەرکردەیە پێوتری الشخصیەت و تاغیە، یعنی سەرکردەی سەرکردە کاریزمایی هێنی کەسێکە لە هەموو ڕۆکان و باڵی کێشاوە بەسەر واقعی خەڵکە، بەسەر ژیانی خەڵکە لە هەر شوێنێکە کە خەڵک پێویستی بێ ئەو لەوێ حوزوری هەیە. ئەبەمە ئەوترێ سەرکردەی کاریزمایی. و بێگومان ناونیشانی ئەوشی هەیە ملهەمە و ناونیشانی ئەوشی هەیە ضرورەیە، وەکو زۆر جار ئەوشی پێوترێ مەسەڵەن پێغەمبەر فەرمی عەلەیهی السەلات وەسەلام لقد كان في الأمم من قبلكم محدثون وإن يكن في هذه الأمة فعمر بن الخطاب. أمماني ملتاني بيشو خلكانك هبون ملهم بون محدث بون، أجر لا أمتي من شابه عمر هوا عمر يشك لوانا جاء ما أفوكو پێناسەی سەرکردە ئەوەیە کە کەسانێکن سەرکردەی کاریزمایی کەسانێکن کەوا لە خودی خۆیانە کۆمەڵی سیفاتیان هەیە، سیفەتەکان هەندێکیان زاتین و هەندێکشیان مۆزوعین پەیوەندیان بە دەوروبەری خۆیانەوە هەیە. بەڵێ مامۆستا کامەرانەوەی ئێوە کە وەکو توێژینەوەکانتان لە بواری مێژووی هاوچەرخونەی کووردا
کنە و پشکنینتان کردووە سەرکردە کێیە سەرکردەی کاریزمی لە ناو مێژوودا هەر ئەمەوێ پرسیارەکەی مامۆسا لە بەڕێزی بکەم بەڵام ئەندازەیەک زیاتر بەو تایپابێک کە ڕەهەندە مێژوویەکەی بەسەرا زاڵ بێ وەکو ئەزمونونەکانی ناو مێژوو بنای خۆی گەورە میرەبان دەستان خۆش بێ وڵاوی مامۆستا ڕوونکردنەوەیکی جوان بوو بەڵام هەر لە ڕوانگەی ئەوە لەوانەیە هەندێک لە تەسنیف و پۆلینکردنەکان تەسمیەکان هەندێک جیاواز بن لە لای من قەناعەتم وایە سەرکردەی مێژوو لە پاڵ سەرکردەی مێژوو ئیستیبداد هەیە دیکتاتۆر هەیە سەرکردەی خۆ سەپێنەر هەیە ئەمانە هاوڕێن هاوشانن لەگەڵ سەرکردەیە بەڵام جیاوازی لەگەڵ سەرکردەی کاریزما ئەوەیە من قەناعەتم وایە سەرکردەی کاریزما کۆمەڵی خەسڵەت و سیفەتی تێدایەوە وەکو جەنابی مامۆستا ڕوونی کردەوە بەڵام ئەمەی کە گرنگە زیاتر سیفەتی کاریزمایی دەبەخشێ بە کەسەکە ئەوەیە کە جۆرێک لە فریادڕەسی تێدایە لە ذهنی ئەو کەسانەوە کە ئەم ئیدارەیان دەکە کە ئەم بەرپرسیارەتی گرتوورەتە ئەستۆی خۆی یعنی سەرکردەی کاریزما ئەوەی بەبێ هیچ هەڵبژاردنەی خەڵک پێی ڕازیە سەرکردەی کاریزما ئەوەی بەبێ هیچ دەنگدان و پرۆسەیەکی هەڵبژاردن خەڵک چاوی ئومێدی تێبڕیوە واتە ئەگەر بێت و هەڵبژاردنیش بکرێت دەنگدانیش بکرێ هەر ئەو کەسەوەکو فریاد ڕەسووەکو کەسێکی مسۆگەر بۆ ئینقاسکردن و ڕزگارکردنی ئومەتەکەی میلەتەکەی سیر دەکەن ئەمە لێرەوە یعنی سەرکردە ئەگەر وای حساب بکەین کۆمەڵێک خەسڵەتی بەدەستهێنراوە کۆمەڵێک مەوهیبەیە کە لە کەسەکەدا هەیە و لەو ڕێگەیەوە دەبێتە جێگەی ئومێد و جێگای فریاد ڕست بۆ میلەتەکەی لەو بوارەی کە بەرپرسیارەتیان دەگرێتە ئەستۆی خۆی جیاوازی لەگەڵ سەرکردەی دیکتاتۆر ئەوەیە ئەگەر وای حساب بکەین چکە زۆر لە سەرکردە دیکتاتۆرەکانیش ناویان بەقەدەر سەرکردەیەکی کاریزما دێ بەڵام دیکتاتۆرن کاریزمانی جیاوازەکەی لەوەیدایە ئەم پێشەوایەتیەکەی کاریزمایەتیەکەی بەرپرسیارەتەکەی بە زۆرێک لە خۆسەپانە دروست کردوواتە لە ذهنی کۆمەلگایەکەی فریاد ڕەز نییە ئەو ئەمرێکی واقعی دروست کردو لە ڕێگەی ئیستیبدادەوە بەڵام سەرکردەی کاریزما ئەوەیە کە ئومێدێک لە ئەنجامی متمانەیەکی بە سەرکردەکەیەوە ئەمەی دروست کردووە ئێمە لە مێژوودا ئەم بابەتانەمان زۆرە و بەشێکی گرنگمان هەیە لە فەلسەفەی مێژووە کە دەستە بابی ڕۆڵی فەردیان ڕۆڵی پاڵەوان یان ڕۆڵی کۆمەلگا سەرکردە لە مێژوودا سەرکردە لە مێژوودا خۆی سەرکردە لە مێژوودا دەبێت ئاگداری ئەوەی بین ئێمە لە بەرامبەر بە ڕۆڵی تاک ڕۆڵی فەرد ڕۆڵی سەرکردە ڕۆڵی کاریزما هەر ناوێکی لێ دەنین ڕۆڵی دیکتاتۆر کە تاک ڕۆڵی قیادێتی ژێڕا دەبێت لە پاڵ ئەمەدا ئەمانەی کە ڕاست دەبنەوە لە بەرامبری بریتە لە کۆمەلگا بریتە لە مشتەمە واتە بریتە لە ناس ئەوەی کە غیری سەرکردەیە واتە لە تاکەوە دەبێتەوە جەمع ئەوە یەک دوو بیئات کە زۆر زار بیئا مەسەر لەوانەیە کاریزما لە سەدەی 19دا یان باورین سەرکردەی دیکتاتۆر یان سەرکردەی تاک یان ڕۆڵی تاک زەمن بە زەمن لە قۆناغێکەوە بۆ قۆناغێک بگۆڕێ واتە بیئە دەیگۆڕێ هەروە کات و زەمانیش دووبارە دەیگۆڕێ ئەگەر سەرکردەی کاریزما لە سەدەی 19دا ڕۆڵێکی ئینقاز و ڕۆڵێکی فریاد ڕستی بینی بێت دەبینین لە سەدەی 20 و دواتر لە ئەنجامی سیستەمی انتخابات و هەڵبژاردن دموکراتیەت بە ئەندازەیەک زۆرێک لە ئارەزومەندی وەرگرتووە ئەگەڵ ئارەزومەندی وەرنەگرتوێ بە ئاقاری دیکتاتۆری داچووە بۆیە بیئا کۆمەلگا زەمان هەر سێکیان بەرامبەر بە کاریزما و بەرامبەر بە سەرکردە ڕادەوەستن شتێک هەیە ئەوەی پێوتی یاسا یاخود ڕێسا بیانی بە کۆمەڵێک ڕێسا سەرکردەوێ بە سەرکردە ئایا ڕۆڵی کاریزمابوون هەروکو مامۆسا ئاماژەی بە هەندێک لە پێوەرەکان کرد کە سەرکردە هەیە یعنی کۆمەڵێ مەوهیبەی تێ هەندێکی خواکردە هەندێکی خۆکردە ینی ئەم دوو ڕەهەندە زۆر گرنگەتیایە ئایا تا چەند ڕەهەندە یاسایی و ئەو پێوەرەی کە پێوتێ کۆمەڵی ڕێسادانراوە بۆ سەرکردێ پاشەکشە بە کاریزمابوون دەکات درختێک زۆر زار لە باخچێک خاوەنەکەی زۆری پێوەمان و دەبێت درختێکی بە سوود و باش لە بەرامبەردا لەم شوێنە خۆڕسکان لە شاخ دەبینین هەندێک درختێکی زۆر بە سوودە بەڵام خۆی ئەم درختە خۆی پێگەیاندووە خۆی لەگەڵ ژینگە و ئەو هەوایەکە پێگەیاندووە سەرکردەی کاریزما لەگەڵ سەرکردەیە کە واقعەیەک دەستی هەبێ حزبێک دەستی هەبێت لە گەورەکردنی خۆی وەکو دیکتاتۆرێک نیشاندا هێزێکی دەرەکی ڕۆڵی هەبێت لە گەورەکردنی جیاوازەکەیان تەسەوڕ دەکەم ینی یەک شوێنێکە بە ئەو زۆرە درەختە سەرکردەی کاریزما بەشێکی لە توانە ئیداری و قیادیەکانی دەتوانم بڵێم کەمتر مستەنەعی پێوەیە واتە لە بیئەیە کەسێک پێگەز ماندێلایەکێکە خاندیەکێکە لەوانە ئێمە کۆمەڵێک سەرکردن عومەر موختاریەکە لەوانە یعنی هیچ قوتابخانەیەکە پێنەگەیشتەوە هیچ دەوڵەتێک ڕۆڵی نەبووە لە گەورەکردن و هیچ میلەتەکەشی بە انتخاباتێک هەڵی نەبژاردووە بەڵام جێگەی ڕەزامەندی و ئومێد و فریادڕستی هەموو میلەتەکەیەتی یعنی کەسەکە بۆ خۆی خوا کرد خۆڕسک پێدەگاوە ڕۆڵێکی فریادڕەسانەی دەبینێ و ئەمە جێی دەکاتەوە لە دیکتاتۆریەت کە نەبووتە فریادڕاست بەڵام خۆی فەرز کردووە واتە بە دیوێچکە ئەگەر وای حساب بکەین ئەمە زۆر زار تێکەڵیەک هەیە مەسەن تا بلای
جەزائیری سەرکردەیەکی فریاد ڕست بوو لە ڕزگارکردنی دەزایر بەرامبەر بە فەڕەنسیەکان بەڵام دواتر بوو بە دیکتاتۆر خۆ کەمال ئاتاتورک لە سەرەتاوە سەرکردەیەکی فریاد ڕست بوو بۆ هەموو گەلانی ئەنادۆڵ دوای بوو بە دیکتاتۆر زۆر جار ئەمە شەیە لە سەرەتاوە سەرکردە دوو قۆناغ دەبینە قۆناغێکی کاریزما و قۆناغێکیش ناکاریزمایی دێمە سەر و پرسیارە مامۆستا یاسا و ڕێسا دیسپلین کراوەکان ئایا پاشە کشە بە کاریزمابوونەکەن یاخود کاریزما هەمیشە پێگە و ڕۆڵ و کاریگەری خۆی دیارە ئەوەی کە لە ناو ئەزمونونەکانی مێژوودایە خۆی ئەگەر ئمە تەمەشایکی مێژووکەین لە سیستەمی حکمڕانیدا هەر لە سەردەمی یۆنانیەکانەوە بەردەوام مەرج و شرت دانراوە بۆ کەسی یەکەم مەسەڵەن سەرکردە ئەبێ وابێ قائیدەوا بێ مەسەڵەن خەلیفە ئەمیر ئەم مواسەفاتانەیە دادگەر بێ ئەوە بێ خزمەت گوزار بێ اینی چەندین مەرجیان بۆ داناوە تەمەشای دوای ئەوە لە دوای لە ئیسلامیشە لە سەدەی یەکەم و لە سەدەی دووەمە وەکو ئیبن ڕوشد و فارابی و ئەمانە عین شت هاتوون بۆ مەرجی کەسی یەکەم لە ئەلمەدین الفاضیلە لە کتێبەکانیانە عینی شەرتەکانی ئەفلاتۆنیان دووبارە کردوتەوە بۆ کەسی یەکەم ئەم جاوەرە ئەم لاترەوە دوای سیستەمی خلافەی ڕاشیدە واتە دوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و دوای چوار خەلیفە کەواتە لە سەردەمی ئەمەویەکان بەدواوە عین شت ئەو مەرجانیان دووبارە کردوتەوە خەلیفە ئەبێ ئەو مەرجەی تابێ دادگەر بێ ئەوە بێ تقریباً دە مەرجیان بۆ دانەوە ئێستا بڕۆ کتێبەکەی ماوەردی بخوێنەرەوە کتێبەکەی ئەبوو عەلای فەڕا بخوێنەرەوە ئەوانەی کە دەربارەی سیاسی شەرعی هەیە لە تاریخی ئیسلامیە هەر هەمووی چەندین مەرجیان داناوە بۆ کەسی یەکەم بەڵام مەرجێک دانەنراوە بۆ ئەوەی سیستەمی حکمڕانی چۆن بێ بۆ چونکە ئەو فیکرەیە دوای ئەوەی کە ئیسلام خۆی ئەسلی ئیسلام کە سیستەمی شوڕایەکە لە پێشەوە باسشت کرد و ئەمڕۆهم شوڕا بەینهم خۆی تەعالا وەکو وەسفێکی ئەهلی ئیمان باسی کردووە خۆی ئیسلام کە هات سیستەمی شوڕای دانا یعنی هەموو سیستەمەکانی پێشووی گۆڕی سیستەمی تاگڕەوی گۆڕی سیستەمی ئولوهیەتی حاکمی گۆڕی سیستەمی بنەماڵەی گۆڕی سیستەمی میراتی گۆڕی هیچی نێشتەوە حتا ئەگەر تەمەشای کەلمێژووە لە حەدیث صحاتووە لە کاتێکە ئەیانوێ معاویە ئەیەوێ کوڕەکەی دابنێ ئەسحاب لێر هەستە بنەوە ئەڵێن ئاتەوێ سیستەمی هێرقەلی و کیسەروی زینوکەیتەوە ئێمە شتیوامان قبوڵ نییە پێچەوانەی سیستەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و خولەفای ڕاشیدینە بۆیە ئەم سیستەمی تاگڕەویە لە مێژووە تەسیرێکی بووە بەڵام ئیسلام گۆڕێکی بەڵام دوایەوە جاریچکە لە مێژووی ئیسلامیە دووبارە بووە بۆیە ئێمە دووشت وا ئەکا دیسپلینی سەرکردەکە یان زەبتی سەرکردەی کاریزماکە یەک یان وازع و پاڵنەری دینی لە خواترسان مەسەلەن ئیمامی عومەر خوا لێ ڕازی بێ ئەبوو بەکر ئەو خەلیفە ڕاشیدەکان عومەری کوڕە عەبدولعەزیز تەمەشایکە یعنی پاڵنەرە ئاینەکەی وای لێ کردووە لە کاتی کە عومەری کوڕە عەبدولعەزیز ئەیانەوێ ئەڵێن ئەوە بەسەرە تۆ بووی بە خەلیفە ئەوی جاڵم بە شێوە نابم بە خەلیفە خەڵچینە ئەمە حەقی ئێوە ئەوە دامەوە بە ئێوە بۆ خۆتان هیچ هەڵبژێرن ئەی بۆ ئەوە ناپرسم ببوورە ماوە ساعتخوا وەڵامەکەت بیر نەچێ یعنی ئەو کاریزمابوونە کە بە شێوەیەکی گشتی باسەکرێ ئایا لە ئیسلامیشان مەشروعیەتی هەیە کاریزمابوون خۆی بۆ خۆی شتێکی واریدە و لە ناو مێژووی ئیسلامیشا هەیە هەروەکو جەنابەت بۆنمە باسی ئەو ئاەتەی قورآنی پیرۆز کرد کە باسی فەرمانەکان ئینسانی موسڵمانە بێ بەپی شورا و بەپی ڕاوێشکردن بێ ئایا خۆی بۆ خۆی ئەمە ڕنگدانەوەی کاریزمابوون لە ناو سیستەمی شورا بوونیەیە ئەمە خۆی ئەمەوە ڕوونترکەیتەوە تۆزێکی مهمە سیستەمی شورا دەسەڵات مافی خەڵکە ئەمە زۆر مهمە ئێمە لەمە هەڵوێسە لە سەرام بکەین دەسەڵات مافی خەڵکە حتا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەخۆی ڕەوا نەبینیوە خۆی دەستخاتە ناو دەسەڵاتەوە ئەبینی دوای نێزیک وەفاتی خۆی وەسیەت ناکات دوای من فڵان کەس خەلیفەی من بێ و حکمڕان بێ نایکە نییە و دوایەوە حتا ئەبوبەکری سەدیق تەمەشاکە مەسەلەن لە سیفەتە بەرزەکانیان ئەوەیە نایە دوای خۆی کەسێ دیاریکە بەڵکو ئەی خاتە مەسەلەن ئەبوبەکری سەدیق خوا لێ ڕازی بێ بە هەڵبژاردننی مباشر کە ئەمڕۆ پێوترێ ڕیاسی وا هەڵبژێراوە لە خۆڵک هەڵبژێراوە عومەری کوڕی خەتاب بە سیستەمێکی پەرلەمانی ئەگە تعبیری ئەمڕۆ ناوی بنین لە ناو مەجموعەی خەڵکە هەڵبژێراوە کەواتە ئەسڵی خۆی بەڵێ کاریزمایی هەیە بەڵام کاریزمایی نابێ مافی خەڵک زەوت کە بەڵام ببوورە ئەم خەلیفانەی جەناب و ئاماژەی پێکەی لە ئیمامی ئەبوبەکر و ئەو چوار خەلیفەکە هەر چواریان ئەمانە ڕۆڵی کاریزما کاریگەری هەبوو لەوەی کە سیستەمی شورا بەسەریانە جێبەجێ بکرێ بڵێ لە جوانە ئەمان کە هەمویان کەسایەتێکی کاریزماییان بووە بەڵام کەسایەتیە کاریزماییەکەی وایان نەکردووە دیکتاتۆر بن
خۆسەپێن بن سوڵتەی سیاسی ئیستیغلالکەن بۆ شخصی خۆیان بۆ بنەماڵەکان بۆ خزمەکەس و دەوروبەریان یان خەڵک لیان بێزار کەواتە مەشروعە ڕەوایە خۆی لە ئەسڵ خۆیان مەشروعە بەڵام بە مەرجێک وەکو باسم کردی یا ئەبێ بە یاسا زەبت کرێ یاسای ئاینی لە خواترسان ئەگەر فەرزان ئەوەش ئیمڕۆکەکەتە گۆڕانکاریە بەسەرەوە هاتووە سیستەمی حکومڕانی دیموکراسی هەیە مەسەلەن ئەبینی یاسا هەیە دەستور هەیە ئەبێ بەمانە زەبتی بکەیت نابێ ئینسان مەسیری خۆی چارەنووسی خۆی وجدانی خۆی بخاتە بەردەستی وجدانی کەسیشتر کە بزانێ حکمی پێ بکە بەشکی مشاڵا ڕەحمی لێ بکە و زۆڵمی لێنەکە بەڵێ ماوەسا کامەران تاقیبێک تەیە لەسەر ئەو بۆ چوونانەی مامەسا بە تایبەتی لە ناو مێژووی ئیسلامی و ئەو وردەکاریانەی لە بینی کاریزما بوون و سیستەمی شورا یاخود ئایا شورا ئەکرێ ئێمە لە چوارچێوەی ڕێسا و یاسا دیسپلین کراوەکانە هەژماری بکەین بۆ قۆناغی بۆنمە 14 سەدە بەر لە ئێسەی تاریخی ئیسلامی من پێم وایە مۆزوعی شۆڕا و شێوازی سیستەمی حکومڕانی بابەتێکی سەر بەخۆیە وریابین لە مۆزوع بەڵام خۆی بۆ خۆی پێگەی کاریزما بوون حزوری هەیە لەناو تێدەگەم کاریزما من ئێستا دۆناڵد ترامپ کە سەرۆکی ئەمریکا و هەڵبژێردرا لە ئەنجامی کۆمەڵێک منافەسە و چێبەرچێ و حیزبێک پشتیوانی لێ کرد چەندین کۆمپانیا و مؤسسات و لۆبی پشتیوانە لێ کرد تا دەرچوو بەڵام کاریزما وەکو عمەر مختاریە کە کەس دەنجی بۆ نەدا کەسش انتخابی نەکرد حزبێکی لە پاڵ نەبوو بەڵام جێگەی ئومێد و فریادڕستی هەموو لیبیەکان بۆ کاتی خۆی لە زەنجی ڕزگاری مەبەستەکەم لێردا لەوەدایە کاریزما ئەوەیە بە حالەتە تەبیعەکەی خۆی بە حالەتە لیاقیەکەی خۆی دەبێتە جێگای فریادڕستی کۆمەڵگا بەبێ ئەوەی کە وەسایلی ئیستیبداد و وەسایلی انتخابات و وەسایلی دموکراتیش بەکاربێنێت ڕاستە خۆ دەبێتە جێگای ئەوە حالەتێکی ڕەوایە واتە بە دیوێکی تردا ڕەزامەندبوونێکی بێدەنگانەیە ڕەزامەندبوونێکی بەبێ دیسپلێنکردنە وەکو درەختەکەی منۆکە یعنی حالەتێکی تەبیعیە کەسێک دەبێتە فریادڕست بۆ خۆناغێک لە خۆناغەکان بەڵام ئەمەی کە لە لای من گرنگە کۆمەڵێک خەڵەیە قسەی لەسەرکەم یەکەم بە فعلی کاریزما گرنگە یعنی کۆمەلگا گەر کاریزمای نەبێ ڕزگاری نابێت کوێستا خۆ دەبین دەوڵەتی فەلەستین بوو بە دەوڵەتی شو کاریزماش بە درێژایی نیوە یەکەمی سەدەی بیستم کاریزماتی دەخایبە بەڵام تورکیا کاریزما دروستی کرد کەمالاتە دوورکە قەزم بۆ تورکەکان کاریزما بووە مەبەستەکەم لێرە ئایا گرنگە یان گرنگ نیە دوو ئەم مزوعی با بڵێن ئەوەی کە پێی دەوتر لە تاریخی ئیسلامی ئێمەدا کۆمەڵێک مەرج هەیە بۆ کاریزما وەکو ئەحکامی سوڵتانی ماوەردی کە مامۆستا ئاماژەی پێکرد بەڵام ئێمە گرفتێکمان هەیە گرفتەکەشمان لەوەیدایە بەشێک لەم مەرجانەی کە لە فقی فەرمانڕەوایەتی ئێمەدان بەشێکی زۆری فقی نەزەرین واتە نووسەرەکان وا سەیری کاریزمایان کردووە بەڵام حکومڕانی خەلیفەکان ئەمەی تێدا ڕەنگ نەداوەتەوە یعنی خەلیفە بە شێوەی کاریزمایی یان بە شێوەی مەرجەکانی ماوەردی نەبووەتە خەلیفە بۆیە تەسەوڕ دەکەم لە قۆناغەکاندا لە دوای خلافەتی ڕاشیدی دوای بڵێن جۆرێک لە مفاسەلە و لێکداڕانێک هەیە لەوەی کە کاریزما یان خەلیفەکان و بەرپرسەکان کاریزمان بە جێگەی ئومێدی کۆمەڵگا یان کاریزمان بەم سیستەمە حکومڕانیە میراتی کە هەبووە ئەمە مۆزوعەکان جاکە مەدرێ ئیسلام و کاریزما یعنی ئێمە مادەم نیزامی شوڕامان هەیە و خەلیفە بە شوڕادا دەنرێ بەرپرسەرەتی بە شوڕادا دەرێکە مۆزوعێکی ترە بەڵام لەناو ئەم مەنزومە ئیسلامیەدا بە تەکید سیستەمی حکومڕانی ئێمە لە کاریزما خاڵی نەبووە لەبەری کاریزما بۆ مرۆڤە مسلمانەکانە ئیسلام و نیزامی حکم مۆزوع هێشترە کەواتە ببوورە وەک تۆ فەرموودی ینی کاریزما جۆرێکە لە شایستەیی و لیاقەیی کە لە تاکێکە هەیە ئەمە ڕەوایەتی ئەوکو بۆ بە کەلتور لە ناو کۆمەلگا بۆ ڕەوایی پێدان بۆ سەرکردەیەک یعنی دەنگی پێ بدا وەکو کەلتورێکی لاتۆ مەسەرەن بۆنە لە بیستەکاندا کۆمەلگای ئێمە قەنەعەتی وا تا شێخ محەموود نەیەتەوە لە هیندستان ناتوانێت سەرکرداتی شۆڕشی کورد بگرە بەرامبەر بە ئینگلیس لە ناخەوێ ئومێدێک دروست دەبێت کە ئەو بگەڕێتەوە لە ساڵی 58 لە دوای بابرین هاتنی عەبدولکەریم قاسمی خەڵک پێیان وایە مەلا مستەفای بەرزان نەگەڕێتەوە لە سۆڤێت قیادەکردنی شۆڕشی کوردی لەم خۆناغەیدا سەر ناگرێ واتە لە ناخی خۆیەوە لە ناو شۆڕژێڕەکانە ناو کۆمەلگادا ئومێدێک دروست دەبێت کە ئەم دەتوانێت و ئەم لە باریدا هەیە ئەم کۆمەلگایە لەم قۆناغی لەو مەحەڵەیە لەو گرفتەدا ڕزگار بکە بەڵێ مامەسا سایکۆلۆژیای ئەو سەرکردانە چۆنە خوێنرێتەوە کە بە ڕێگایەکی مەشروع وەکو مامەسا لە وەڵامی پرسیایی پێشترا باسی کرد بە ڕێگایەکی مەشروع دێت دەسەڵاتی سیاسیە گرێتە دەست بەڵام بەکارهێنانی دەسەڵاتەکانی بە شێوەیەکی نامەشروعە ئەوەی کە ئەگەر زیاتر لە ناو مێژوو لە ناو فکری سیاسی ئیسلامیە خوێندنەوەی بۆ بکرێت خۆی کاریزمایی بەردەوام ئاماژەمان پێکرد دوو دیوی هەیە دیوێکی ئیجابی کەسانێکی ئیجابی هەن کە پێش ئەوەی خەڵک بڵێ بوەستە خۆی وەستێ پێش ئەوەی خەڵک داوای مافیکە خۆی پێئەنێ تەنازوو لەکات
پێش ئەوەی بڵێن یاسا سەروەر بێ خۆی ئەڵە یاسا سەروەر بێ پێش ئەوەی پابندبوون بە دەستورەوە بێ ئەم خۆی داواکە پابند بێ بە دەستورەوە کەواتە ئەم پێوترێ کەسایەتێکی سەرکردەی کاریزمایی ئیجابی بەڵام ئەمە ئێمە ئەبێ نقطەمان ئاگا لێ بێ نابێ ئێمە وەکووتمان چارەنووسی خۆمان بسپێرین بە وجدانی خەڵک ئەوە زۆر نقطەیەکی مهمە نابێت چارەنووسی میلەتێک چارەنووسی گەلان مەسیری گەلان بسپێرین بە وجدانی خەڵک ئەی ئەگەر لە کاتکە ڕوونتری بکەیتەوە ئەگەر سەرکردەی کاریزمایی لە قۆناغێکە لە قۆناغێکا سەرکردە کاریزمایە پیاوێکە شۆڕژگێرە دادگەرە چاکە خزمەت گوزارە خەڵک گلەی لێ نییە بەڵکو خەڵک هەموو حەزەکە بێ بە قوربانی ئەو یعنی بەشێک لە تەمەنی بخەنە سەر تەمەنی ئەو بەڵام دوای ئەو قۆناغە ئەبینی دەوروبەر حیزبەکەی بنەماڵەکەی کوڕەکەی خزمەکەی عاشرەتەکەی وای لێکا بەلاڕێ ئیبا بەرەو دیکتاتۆرێت هێبا بەرەو زوڵم و ستەم و پێشێلکردنی مافی خەڵک مەسەلەن کاسترۆیەکێک بەلو سەرکردانی کە زیاد لە 50 سەرکردە بۆ شۆڕشی کردووە بەڵام ئەوە نەی خۆی بۆی کرا نەی هێشت کەس بێتەجی دوای ئەوش براکەی دانا ئەمە پێوتری ئیستیقلالکردن ئەنجا ئەمە لە سەرکرد لە پێش بەهاری عەرەبیە تا نەوەدەکانیش لە عالەمی عەرەبیە القائد الملهب القائد الضرورة ئەمانە هەمووی سەرکردەی کە مۆلامێنی سەرکردەی معنای لاتینەکان کردو بە عەرەبی مامۆستا تاکە شتێک کە ڕێگر بێت لەمە چییە بەڵام یەک ناوبڕوەرەگەم دوای ناوبڕەکە وەڵامی و پرسیارم بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوروەردەگرین و دەگەڕێنەوە لاتە دووبارە سڵاو ئەوەی کە جەنابەت هێمات بۆ کرد بەر لە ناوبڕەکە مامۆستا تاکە میکانیزمەیە ئامرازێک کە ڕێگر بێ لە بەردەمیە بۆی سەرکردەی مەشروع وەکو تۆ باست کرد دەوروبەرەکەی کە سوکارەکەی عشرەتەکەی نازانم بڵێم زۆر جار حیزبە سیاسیەکەی بەلاڕێیانە بن یعنی چی شتێکەیە بێتە زمانی ئەوە کە نەتوانێت لەو یاسا و ڕێسایی بۆی دیاری کراوە دەربچێت کە سەرکردەیەکی کاریزمی و کاریگەریە بوو ئەمە زۆر گرنگە بە تاکید ملەتانێک کە وەکو میلەتی کورد کە لەژێر زوڵم و زەور و جۆری دەسەڵاتدارانە بووە درەنگ هۆشی هاتۆتۆ بخۆی بەڵام میلەتێک کە وریا بێ نابێ مەجال با سەرکردەی کاریزمایی بەبێ یاسا دروست بێ ئەبێ پێشەوەی سەرکردە بێ بە کاریزما سەرکردە خۆی فەرزکا بە سەر خەڵکە ئەبێ یاسا و ڕێسایەکە بێ کەواتە ئێمە پێویستە لەم سەردەمەیە پێوەرمان بۆ سەرکردەی کاریزمایی ئەوە بێ چێ زیاتر پابندە بە یاساکان و بە دەستورۆ ئەوە زیاتر کاریزماییە کەواتە ئێمە ئەگەر بمانوێت سەرکردەی کاریزمایی لە سنوور دەرنەچێت پێویستە ئێمە یاسا و ڕێسامان هەبێت بەڵام ئەمە بۆ هەموو ئەزمونونەکانی ناو مێژوو ڕاستەکە لە هەندێک قۆناغی دوورایەکانی مێژوودا یاسا و ڕێسایەکی ئەو تۆ نەبووە تاواکو دیسپلینی سەرکردەیە بکە یا کۆمەڵە نەریتی بۆ دیاری بکات جوانە لە سەردەمەکانە مەسەل ئەگەمە نمونە بە سەردەمی ئیسلام بینینەوە لە خواترسان و تەقوا و ئەمە عاملێک بۆ وازیعێک بۆ پانەڵ ئەمە بێ بە یاسا ئەمە وەکو یاسایەکی ئەخلاقی بووە ئەمە وازیعی ئیمانەکە مەسەلەن سەرکردەیەکی مسلمانی ئەهلی ئیمان من هەمویان ناڵم تەبان من تەنیاز نمونەی 5 کەست بۆ هێنمەوە لەسەر لە هەمووی زیاد لە مێژووی 1000 ساڵی ئیسلامیە لە سوڵتەی سیاسی مەدەنیا من نمونەی 5 کەس بۆ هێنمەوە ناتوانم لە سوڵتەی سیاسیا بیکەم بە 6 کەس ئەنی نییە ئەوەی کە هەیە وازیع دینیەکە لایەنە لە خواترسان و ئەخلاق و تەقواکەی وای لێ کردووە لە سنوور دەرنەچێ ینی جانی بە ئەخلاقێکی بەڵام ئێمە نابێ خۆمان بسپێرین بە ئەخلاقی خەڵک ئەمە نقطەیەکە لە هوشیارێکێک لە هوشیاری ئێمە بەعام ئێستا قۆناغەکە تێکەوتوین پێویستە ئێمە یاسا و ڕێساکان وا بکەین دابڕێژین ئەمە زەبتی سەرکردەکانمان بۆ بکە نێڵێ لە سنوور دەرچێ کاتی بۆ دیاری بکەین کاتی دیاریکراوی خۆی تەواو بوو لەو شوێنە نەمێنێ لای قورس نەبێ ئەمجا هوشیارکردنەوەی خەڵکیش لەمەیە گرنگە بەڵێ مامۆستا ئەوەی کە لە مێژووە هەیە زۆر جار یعنی کە سەرکردەکان و پێشتر باسمان کرد بە ڕێگەیەکی دیکە دواتر دەسەڵاتەکانیان بەکارێنە خەڵک لیان ناڕازیات چەسانەوەیە تۆتالیتاریەتەیە ستەمکاریە ئیستیبدادەیە هەموو ئەمانە سەرکردە ممارەسەیەەکە ئایا ممارەسەکردنی ئەمانە لە ڕۆڵی کاریزمابوون دێنە خوارەوە ئێمە نمونەمانەیە لە ناو مێژوودا کە سەرکردەیە کاریزما بوو بێ و دواتر ئەمانە کاریگەریان لەسەر بەهای کاریزمابوونەکەی دروست کرد بێ بەتەکید مەسەن تۆ ئەگەداریە با چەند نمونەیەک بێنینەوە لە ئەو سەرکردانی کە لە سەرەتاوە کاریزما بوون بەڵام دوای خۆیان سیستەمەکە کاریزمایەتەکەی وان بە فیڕۆ دەدا یان بنەماڵەکەی بۆن محەممەد علی پاشا
ڕۆژێک کاریزما بوو بۆ میسریەکان لە بیدایەتی سەدەی 90 بەڵام دواتر کاتێککە دەڕوخێ دەبێتە بنەماڵەیەکی پاشایەتی دنیایەک لە گەندەڵی و ناڕێکشی و عمالە ئەگە تێبینیت کرد بێواتە سەرکردەیەکی کاریزما بەڵام لە سەردەستی نەوە و منداڵەکانی حالەتێکی زۆر خراپ دروست دەکات نمونەی وامان زۆرە هەندێک لە سەرکردەکان بۆ خۆیان بیدایەتی کاریزمان بەڵام لە دوای مردنی خۆیان من بە ڕوانگەی ئەو میلەتەی خۆی دەیخوێنمەوە بەڵام دواتر ئەوانەی کە لە دوای ئەو دێن لە هەمان حیزبەکە و لە سیستەمەکە بە حالەتی مەترسیداردا دەڕۆن نمونەی زەمال عەبدولناسر خۆ زەمال عەبدولناسر کاریزما بوو لە دیدی میسریەکانەوە بەڵام کە هاتە سەردەمی ئەنوەر سادات و حوسنی مبارەک بە ئاقارێکی تردا ڕۆشت هەندێک لە سەرکردەکان ئەگە تێبینیت کردبێ کاریزمایە بەڵام تاریخی خۆی ناشرین ناکە وەکو زۆر واشنتۆن و کۆماندێلا لە شوێنی خۆی دەوەستێت زۆر واشنتۆن لە دوای 4 ساڵەکەی خۆی لە 1970 بۆ 94 شتێکی وایە یەکسەر ڕاستەوە خۆ کۆتایی بە ئەوەکە دێنێ کۆتایی بەم قۆناغی خۆی دێنێ یعنی سیستەمی فەرمانڕەوایەتەکەی بە ئاقارێک ناشرین ناکە من نمونەیەکی ئەوە هەندێک جار باس دەکەم لەوانەیە زۆر تەقبول نەکرێ شێخ مەحموود کاریزما بووە لە 20ەکانی سەدەی 90 ئێمەدا بەس من هەموو جارە دەڵێم ستایلی حکومڕانی شێخ مەحموودی و اعتیمادکردنی لەسەر خانەوادەکەی وا چاوەڕوان دەکرا گەر شێخ مەحموود لەسەر دەستی ئەو دەوڵەتێکی کوردی لە کوردستانی باشوور دروست ببووایە سیستەمێکی پاشایەتی تەبەنی دەکرد دواتر کە ئەگەر لە بیرت بێ مەسەرەن لە 50ەکان و لە 60ەکان زۆربەی وڵاتان سیستەمی پاشایەتیان ڕووخاند یعنی ئێستا شێخ مەحموود کاریزمایە کە بۆ میلەتی ئەمە لە مێژوودا بەڵام ئەگەر حکوومەتەکەی دروست بکردبایە و بنەماڵەکەی بە تەسەسوڵ حکومڕانی بکردبایە دواتر ئەو بنەماڵە پاشایەتیە دەڕووخا لە کوردستان ئێستا دەمانگوت شێخ مەحموودی گۆڕ بە گۆڕ دەمانگوت شێخ مەحموودی چی و چی مەبەستەکە لەوەدایە هەندێک کەسێک کاریزمایە قازی محەممەد کاریزمایە لەبەرەوەی لە سێدارە درا بەڵام بەردەوام بووایە ئایا کاریزمایەتەکەی ئەم کاریزمایەتەکەی دەما لە دوای خۆیان نبووە بەشێک لە سەرکردەکان کە کاریزما بوون لە محەتەیەک لە محەتەکان دوو نەوعیانە وەکو زۆر واشنتۆن و ماندێلا خۆیان اختیاری ئەوەیان کرد کە سومعەی کاریزمایەتی و فریادڕەستیەکەیان لە دەست نەچێ هەندێکیان لە دوای کاریزمایەتیەکەی ئینحرافیان کرد لایەندا بە ئاقارێکی خراپ نمونەشمە زۆرە ئەمە ئەوە بپرسم یعنی کەواتە کاریزما بوون کۆتاییەکی هەیە ئەمە کاریزمابوون سەرکردەیەک بڵێن هەیە وەکو خواکرد و خۆکردەکە با بڕێنەوە سەری ئەمەی تایە بەڵام ئایا سنوورێکەیە ڕای گرێ بڵێ ئەمە کاریزمابوونی تۆ لێرە کۆتایی پێات دەزانی مۆزوعەکە چۆنە لە ئەزمونونەکانی مێژوو زۆربەی میلەتانیان حکومڕانیان ئەم مەنزومەی کە لە پشت کاریزمایەکەیەوەیە زۆر زار ئەو متمانەیە بە کاریزما ئەم سیقەیە بە کاریزما حالەتێک دروست دەکە خاوەن کاریزما پەشیمان بێتەوە لەوەی کە لە ئەنجامی متمانە و لە ئەنجامی فریادڕەستی خەڵک سیقەی پێێتی بە ئاقارێکی تریدا دەبە بۆیە ئەمەی کە کاریزما ڕێک دەخا و ئینسان وەکو زەنای مامۆستا باسی کرد خۆمان نەخینە بەردەستی وجدانی خەڵکەوە ینی کاریزما دەگونجە فریادڕەستی بە خۆناغێک بەڵام نیشانەی ئەوەیە کە ئەو میلەتە پاڵی لێ بداتەوە لێی بێدەنگ بێت چاوەڕێ بکە هەموو ئومێدەکەی لەوە هەڵچنێ و ئومێدی ئایندە خۆی بخاتە سەر وجدانی ئەوەتە میلەتی وشیار میلەتی ئازادی خواز میلەتی خاوەن ئیرادا بەڕاستی نابێ بە تەواوی پشت ببەستێ و پشتی خۆی لێ بکاتەوە بۆی کە سەرکردەیەکی ئەم سەرکردەیە کاریزمایەوە لە زیاتی ئەو بیر دەکاتەوە و هیچ حسابێک بۆ ئەو مەترسیانە نەکا کە دوجار ئەو کاریزمایە لەسەر دەستی خۆی یا لەسەر دەستی نەوەکانی یا لەسەر دەستی ئەوانەی کە لە دوای ئەو دێن بە ئاقارێکدا نەڕۆن کاریزمایەکە بەرەو ئاقاری ئیستیبداد و دیکتاتۆرێکدا نەڕوە بەڵێ مامۆستا ئێستا مۆدیلێکی دیکە هەیە زیاتر سەرکردە کاریزمیەکان لە ناو هویەزێکی سیاسیە لە وڵاتێکایە ئایا تەجاوزکردنی وەکوڵێ بەرەو ناوچی بەرەو فراوانبوون و بە گڵۆباڵی بوونی کاریزمابوون لە چووە سەرچاواگرێ کە سەرکردێک بێ بە سەرکردەی گشتی یا کاریزمای گشتی بێ نەک تایبەتتر یا تایبەتتر بچووکتر بێت یعنی تەجاوزکردنی کاریزمابوون لە چووە سەرچاواگرێ خۆی لە پێشەوە ئەمەژەمان پێکرد ئەسڵی کاریزمابوون ئێمە تەمەشاکەین قائیدمان هەیە ئەستێرەمان هەیە بەڕێوەبەرمان هەیە هەموو ئەمانە هەمانن بۆ مەسەن کەسێک سەرکردەیەکە قائیدێکە ئەچێتە ناو دووری خەڵکەوە کەسێکە زەعیمە قیادی خەڵکەکە لە ناڕەحەتەکانە هیچ کە مدیریشی سەرکەوتووە کەواتە ئەسڵی کاریزمایی دوو بەشە بەشێکی خودیە هەنێ سیفەتە لە ئینسانە هەنێ سیفەتە خۆی تەعالا یا بۆ ئینسانە کۆمەڵ سیفەتی بەرزن جوانن ڕەونەقدارن خەڵک خۆی حەزەکە لێی کۆ بێتەوە ئێستا گە بفرسی بۆن من ئێستا بڕۆ ئیسیفتایە بکە لەو کەسێک کە خەڵک پێڵێ کاریزمایە لێی پرسە وڵاتی ڕزگار کردووە نە
بڵێ وڵاتی لە خەیرانی ئابووری ڕزگار کردو نەخێر چێشتی سیاسەکانی ڕزگار کردو نەخێر ئەی بۆ خۆشتەوێ این لێ پرسی زۆر زۆر بەڵام لەبەرەوەی وەکو ئەستێرەیەک دەرکەوتووە لە جاروایە لە ڕووی عەلامەکەوێ لە ڕووی کەسایەتیەکەوێ لە ڕووی گوتارەکانیەوێتی تاغێبێ ینی دەستی باڵشی بەسەر خەڵکە کەواتە ئێمە ئەمە پێوترێ کاریزمایەکی کاتی ئەسلی ئەوەی کە ئێمە ئێستا ئەمانێ باسیکەن و کوڵامەکەی جەنابەت ئەوەی ئێمە کاریزمایەکمانوێ کە فریادڕەز بێ بۆ خەڵک ئەمیش لە چ کاتێکا دروستە بێ و کەیش کۆتایی دێ ئەسلی خۆی ئەڵێ جارێ پرسیاریان کرد لە فەیلسوفێکی لە مێژووی فەلسفەی یۆنانیە ئەڵێ پرسیاریان کرد کابرایکی فەیلسوفێکی فیزاخۆرسی وتیان کابرای لێ پرسی وتی کوڕەکەم چۆن پەروەەر دەکەم ئەویشتی کوڕەکە لە وڵاتێکە دانێ یاسای تیا سەروەر بێ بخۆی پەروەەردابێ ئێمە کاتێک کە ئەو سەرکردە کاریزمانی کەوا بەرە و فەساد یان بەرە و خراپە یان بەرە و هەڵدێرە ڕۆن ئەو کاتەیە کە وڵات یاساتیایە سەرۆر نییە ئەمە کۆمەڵێ فشار وا لەم کەسانە ئەکا یان هەوا و ئارزووی خۆیان یان قەناعەتیان نەگۆڕێ کەواتە ببوورە ئەگەر وەڵامەکەت بیر نەچێ بچینەوە سەرەتا کەواتە یاسا دیوی دووەمی کاریزما بوونە ئەسلی خۆی کاریزمایی کاتێک کاریزمابوونەکەی حەقا یان ئەبێ وەکوتمان پاڵنەرێکی ئەخلاقی ینی یاسا چی وەکو دیوە ئەخلاقەکەی چ وەکو دیوە یاسایی دەستوورەکەی ئەبێ دەست بچێشێ ینی باڵ بچێشێ بەسەر کەسی کاریزمایە کەسی کاریزما کاتێک کاریزمایە سنوور نەبەزێنێ یاسانی چی یعنی ئەو شوێنەی تا سنووری خۆمە تا ئەوێ ڕۆم کە گەیشتە سنووری تۆ نابین ببەزێن مامۆستا تۆ پێشتر زۆر باسی لایەنی ڕۆحی و تەقوا و ئیمانداریت کرد ئەوەی لەناو مێژووی ئیسلامی و فکری ئیسلامی شابێ کەواتە کاریزمابوون پەیوەندێکی هارمۆنیکی بەهێزی بەلایەنی ڕۆحیە وایە بەتاکید لە قۆنا چکە لایەنی ڕۆحی بەڵێ جانیبێکی ئەخلاقیە بەڵام ئەوش هەر یاسایە مەسەلەن خۆی تەعالا کۆمەڵێک ئین الله یەأمر بالعدل والإحسان خۆی تەعالا فەرمانەکا بە دادگەری کەسێک کە لە خوا ترس بێ ئەبێ ئەم فەرمانە جێبەجێ بکە مەسەلەن خۆی تەعالا ئەمرەکا بە شوڕا وەصفی مسلمانەکە شوڕانێ سەرکردەیەکە کە لە خوا ترسە ئەبێ شوڕا بکە ئەبێ مافی خەڵک پێشێل نەکە ئەبێ زوڵم نەکە کەواتە ئەمانە کۆمەڵی خەڵکە یعنی وەکو ئەژێرنەوە ئیمامی عومەر خوا لێی ڕازی بێ وتوێتی ئەترسم خوا ئەگەر هێسرێک لە عێراق ساتمە بکە ترسم خوا عومەر محاسب بکە بڵێ بۆ ڕێگەت بەچانە کردووە ئەمە جانیبە تەقوا و لە خوا ترسانەکەیەتی لە کاتێکە هێشە پێشنیارەکە لێ عومەر تووا لە لێواری مەرگای بە قەشێکە کوڕەکەت دانێ ئەویش دەڵێ ئەم قسەی لەبەر خوا نەبوو ینی بۆ ینی لێی تو ڕابێ بۆ کوڕەکەم دانێم ئەمە مافی خەڵکە وەکوتم حتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەبەروی سوڵتە و دەسەڵات و حکمڕانی مافی خەڵکە پێغەمبەر سەڵ عەلەیهی وسەلەم تەدەخولی نەکردووە خوای تەعالا لەو ئاسمانەوە تەدەخولی نەکردووە فەرمێ وەئەمرهم شوڕا بەینەهوم خوای تەعالا خۆی ئەیتوانی کەسێ دیاریکە پێغەمبەری توانی کە خەڵک دیاریکە بەڵام دیاریان نەکردووە مافی خەڵکە بەڵێ مامۆستا کامەران کۆدەنگی گشتی ئەکرێ بڵێن پێوەرە بۆ کاریزمابوون زۆر جا سەرکردە هەیە ینی هەندێک کەس پێیان کاریزمابوونە یا ئەگەر بچووکتری کرێتەوە پەیوەندی بە ئاین و ئایدۆلۆژیا و فکرێکی دیاریکراوە هەبێ پێوتێ کاریزما بەڵام لە دەرەوە پێی ناوترێ ئایا ئەمانە پێوەرن یاخود ئایا پێوەری کۆدەنگی بوون بۆ کاریزمابوون چییە؟ منجارێ لەوانەیە بڵێم هەندێک زار کاریزما ڕەبتی لە هەندێک قۆناغدا زۆر ڕەبتی بە ئاینە شێوە نەبێت بۆ عەبدولکەریم قاسم لە قۆناغی حکومڕانی خۆیدا لە ناو میلەتی عێراقدا وەکو کاریزمایەک ناسراو بوو بەڵام زیاتر لەسەر ئاڕاستەی چەب مەحسوب بوو نەک لەسەر ئاڕاستەی دینەگە تێبینیتیان کردێ هەنی زۆر جار کاریزما دەتوانم بڵێم کەسێکە لە ژینگەیەک پێدەگا لە خۆیەوە زۆرێک لە مرۆڤ دۆستی بۆ دروست دەبێت یان حەزکردنی بۆ سەرکردایەتی حەز دەکا ڕەغەباتی خەڵک بێنێتە دیواتە ئەمە لە ناخی خۆی لێی دەبێ بە هیوایەت یەک لێرەدەوە مەحبوب دەبێ ئاگاداری ئەوە بین بەڵام دوازار مامۆستا ئارام دەبێ ئاگاداری ئەوەی بین هەنی کاریزما چەندە زەرورە و چەندە فریادڕەسا دوو ئەوەندە مەترسیە دوو ئەوەندە مەترسیان ئەگەر سەری تاریخکەین کاریزمایەکان یان لە پاڵ ئەوانە لە دوای وانە بەرەو مەترسی ڕۆشتویان ئەوان لە قۆناغی کۆتایی حیاتی خۆیاندا بەرەو مەترسی ڕۆشتون ینی وەکو ئەوەسە زۆر زانم ڕوون کردەوە یعنی نابێ ئینسان پشتی خۆی لێ بکاتەوە لەسەر ئەساسی کە ئەم کۆمەلگایەکە بەرەو ئەمان دەبا و هیچ مەترسی ینی کۆمەلگایەکە لەسەر دەستی خۆی زۆرجار دەبێتە مەترسی لەسەر دەستی ئەم لادانەی خۆی پێویستە لەو ڕوانگەیەوە وریانی ئەکرێ بڵێن هەموو کاریزمابوونێک مەترسێکش لە پشتی خۆی حەشارداوە هەموو کاریزمابوونێک مەترسێکی لە پاڵ خۆیدا حەشارداوە بۆی کە 2000 گۆڕانی بەسەردانەیە ئەوجا کاریزمابوونیش زۆر جار دەتوانم بڵێم کە کاریزمابوون زۆر جار ڕۆڵی زۆرێک لە فریادڕەس دەبینێ لە قۆناغەکاندا بتوانم بڵێم لە کاریزما لە کەسێکەوە بۆ کەسێککە دەگۆڕێ عومەر کوڕی عەبدولعەزیز فریادڕەس و کاریزمایەکی گرنگ بوو بۆ ڕاستکردنەوەی سیستەمی حکومڕانی
بەڵام هەندێک کە لە ناخی خۆیانەوە دارالئیسلام و دارالکوفر بە ئەندازەیەکی زۆر گەورە و باریز دەکەن و پاراستنی خلافەتی ئیسلامی لە مەترسیەکانی هێرشەکانی دەرەوە گەورە دەکەن دێن خەلیفەیەکی تر کە لە سیستەمی حکومڕانیەکەی شوڕەوی نەبووە و سیستەمی حکومڕانیەکەی لەگەڵ سیستەمی شوڕادا نەهاتوەتەوە بەڵام لەبەرەوەی جیهادی باشی کافرانی کردووە وڵاتی باشی مسلمانانی پاراستووە پێیان وایە ئەمە کاریزمایەکی گەورە بوو بۆ ڕۆژگاری خۆی بە پاراستنی دەوڵەت ئەمە مۆزوعەکەیە بۆیە زۆر زار وشەی کاریزما بە پێی ئەم کارەی کە ئەنجامی دەدا و ئومێدی بۆ هاوڵاتیەکان و بۆ ڕعیەکانی دروست کردووە دەگۆڕێ با بڵێن هەیە لە قۆناغێکدا کاریزمایە بۆ بەدیهێنانی مەبەستێکی دیاری کراو هەیە کاریزمایە بۆ بەدیهێنانی مەبەستێکی دیاری کراوی تر بەڵام مەرجنی ئەمە ئەو مەبەستەی بەد ینی عومەری کوڕی عەبدولعەزیز فتوحاتی ئیسلامی و معرەکە بەرامبەر بە مەترسیەکانی عالەمی ئیسلامی زۆر کەم بووە لە ماوەی ئەو 2 ساڵ و 6 مانگەیە بەڵام سەردەمی وەلیدی کوڕ عەبدولمەلیک دەبینین لەم سەرێ بۆ ئەو سەرێ زۆرترن فتوحات و بەرگری لە قەوارەی ئیسلامی بۆ بەڵام سیستەمێکی نە بە شوڕا هاتوۆتە سەر حکوم زۆر سەرنج و ڕەخنەشی لێدەوەستێ لێم تێبگەینی ئەمانەی کە پاراستنی سنووری عالەمی ئیسلامی و دارالئیسلام بە ئەندازەیەکی زۆر بە گرنگ تێدەگەن لەوانەیە وەلیدی کوڕ عەبدولمەلیک مهمتر بوو بێ لە عومەری کوڕی عەبدولعەزیز عومەری کوڕی عەبدولعەزیز بەشدار نەبووە لە کاریگەری نەبووە لە فتوحاتی ئیسلامی بەڵام ڕۆڵێکی کاریزمایی گەورەی بینی لە ڕاستەڕێکردنەوەی سیستەمی حکومڕانی کە پێش ئەو لادرابوو لە سیستەمێکی شوڕەویدا. بەڵێ مامۆستا ئەو پرسیارەی لە مامۆسام کرد یعنی ئەکرێ هەموو کاریزما بوونێک وەکو باسمان کرد مەترسیەکیش لە پشتیەوە بێت ئەوە شتێکی حاشا هەڵنەگرە مادام ئینسانێک کە هاتە مەیدانی بوونەوە ئەگەر حتا جار وایە کەسەکە لە ناخی خۆشیە باشە بەڵام دەوروبەر نایەڵێ دەوروبەرێک بۆیە ئێمە باشترین زەمان باشترین گرنگی بۆ ئەوی کەسێک کاریزمایە بە کاریزمایی بمێنێتەوە پێویستمان بە یاسایە جار وایە بۆ نمونە جار وایە حیزبێک سەرکردەکەی خۆی کا بە کاریزما خۆی ئەمە کاریزما نییە لە دەرەوە لەواتێ بۆ حیزبەکەی خۆی هەندێک کاریزما بێ بەڵام ئەبینی ئەوەنەی هاوکاری ئەوە بۆ نمونە حیزبەکەی یان بنەماڵەکەی یان حتا وڵاتەکە هاوکاری کەسێکی تر نییە بۆیە ئەم کەسە لە خودی خۆیان جاروا هێشتی باشی پێ بەڵام کە حیزبەکەی خۆی یان بنەماڵەکەی خۆی یان میلەتەکەی وەکو پێویست هاوکاری نییە کاریزمایەتەکەی دەرناکرێت بەڵام کەسێکی تر کە لای خەڵکەکە لەواچی مەحبوب و ڕێز و حرمەتیشیە بەقەر ئەویش پێی نییە ینی بەقەر ئەو کەسە جەوهەری تیانە ئەوەی مامۆسا وەکو ئەوەی مامۆسا ئاماژەوە جەوهەری تیانە بەڵام خەڵکەکە نیسبەتێک هاوکار ئەیکەنە کاریزما ئەجا ئەم کاریزمایە بەشێکی بەوەیە کە خەڵکەکە کە نایگۆڕێ بۆ نمونە تۆ ئەبینی سەرۆکێکت هەیە سەرکردێکت هەیە جارێ دوو جار دەجار ساڵێ 10 ساڵ نایگۆڕی لای خەڵک بێ کاریزما بەدیلی نییە قائدی ضرورە قائدی ئەوحەد قائدی مەلام ئەو نمونەی مامۆستا لە مێژووە باس کرد عومەری کوڕی عەبدولعەزیز و وەلیدی کوڕی عەبدولمەلیک خۆیان لێ ڕازی بێ ئەوەی باس کرد لە ناو مێژووە کە دوو نمونەن ئایا ئەکری ئەمانە هەردووچیان بپێوین بە پێوەرەکانی کاریزما بوون لەوانەیەکیان بەرامبەری نێهارەکان و دوژمن تند بووە و جیهادی کردو وەستاوەتەوە هەمیشە باسی مەخاوەفی دوژمنی کردووە وەسە وڵاتی ئیسلام و دارالئیسلام بەڵام یەکێکی دیکەیان لە ئێندەی لە ناوە ئیشی کردووە سەدادپەروەری کەمتر بایەخی بەدەرەوە یعنی ئەمە هەردووکیان ئەکرێ بڵێن مەرجەکانی کاریزما بوونیان تایە وەکو نمونەیەک یعنی مامۆستا جوان ڕوونی کردو بەڵام یەک هینێک با بڵێن یەک ڕوونکردنەوەیکی تر ئێمە پێویستمان بۆ هەیە کە کەسەکان کاریزماکان بپێوین پێویستمان بە پێوەەر هەیە پێویستمان بە مەعایر هەیە ئێمە ئەگەر تەمەشاکەین بۆ نمونە عومەری کوڕ عەبدولعەزیز و وەلیدی کوڕی عەبدولمەلیک کە باسکرا وەلید کەسێکە ئیتیمامەتی خارجی بووە بۆ ئەو کاتە غەزەوات و ئەرز فراوانکردن گرنگ بوو بێ بەڵام لە ڕاستیە ئەگە بینە سەرباری واقعکە ناو جمهوری مسلمان لا سڵتەی سیاسیە وەلید وەزنیشی وای نییە عومەری کوڕی عەبدولعەزیز وەزنیە قیمەتی هەیە بۆ چووکە تەسبیتی دادگەری کردو تەسبیتی معنای ئینسانیەتەکانی کردووە معنای ئەخلاقەکانی کردو معنای یاسایەکانی کردووە خەڵکی ڕازی کردو زوڵمی لەسەر خەڵک لاداوە خەڵکی زاڵمی دەستگرتووە کەواتە ئەمە گرنگە سیستەم و بەڵام ئەمانە هەردووکیان دوو ئەزمونن لەناو مێژووە دوو ئەزمونی جیاوازن دەم خۆش بەڵام تەماشایکەین لە قۆناغێکا فعلەن من وەکو منش قەناعەتم وایە ئەوەی لە قۆناغێکا جاروا هەیە کەسێک کاریزماییە بەڵام بۆ قۆناغشکە ناتوانێت کاریزمایی بێ چونکە کاریزمایی جاروا هەیە مەوزوعیە پەیوەندی بە ئەو دەوروبەر و واقعەکەوە کە واقعەکە نەما کاریزماییش نامێنێ بەڵێ مامۆستا کامەران ئەگەر ئێمە بینە ناو مێژووی نوێ و هاوچەرخی کوردەوە زیاتر تۆ باسی شێخ مەحموود کرد لە دوای شێخ مەحموودەوە ئایا کورد ئەم پێوەرانەی کە ئێوە باسیەکەن و چوونەتە ناو مێژووی فکری و سیاسی ئیسلامیەوە ئایا ئەمانە بۆ سەرکردەکانی ئێمەش هەر دروستە ئێمە کاریزمامان
هەبووە لە ناو مێژوودا تاوەکو ئەمانە بتوانین وەکو شانازیەک هەمیشە وەکو هێزێکی معنەوی گەورە بەکاری بێن بۆ قەزەی دۆزەکەمان. زەر پێش شتێک گەر تۆ تێبینیت کردبێ کاریزمایەکانی ئێمە هەر هەمویان ئامانجەکەیان تحقیق نەکردووە، ینی شێخ عەبدوڵڵای نەهەری کە جێگای ئومێدی میلەتێک بووە لە 1970 دواتر ڕووخاو نەما. شێخ سەعیدی پیران کە بۆتە کاریزمایەک بەڵام دواتر سەرکەوتوو نەبووە. بۆیە ئەزمموی کاریزمابوون لە تاریخی ئێمەدا دەتوانم بڵێم ئەزمموونێکە بۆ لاواندنەوەی سەرکردەکان لە قۆناغێک کە نەیانتوانی وەمەستەکانی خۆیان بەدیبێنن. بەڵام دوو نمونەت بۆ بێنمەوە کە زۆر گرنگە پێوەستە بە کاریزماوە. پێشتر باسم کرد ژینگە، کۆمەلگا، زەمان زۆر گرنگن بۆ کاریزما. ئەم سێ شتە بۆ نمونە زۆر جار سەرکردەکە کاریزمایە، زۆر بەهێزە و بەهێزترە لە سەرکردەکانی پێشووتری خۆی، بەڵام ئەم سێ ڕەگەزە گونجاو نییە نوشستیەکە لە سەردەمی ئەودا ڕوودەدا. بۆ نمونە بێژنووسان باسی ئەوە دەکەنرێ مەڕوانی کوڕی محەممەد ئاخر خەلیفەی ئومەوی زۆر بەهێزتر بووە لە خەلیفەکانی پێش خۆی، بەڵام کە ئەمانە مولائیم نەبوون دەوڵەتەکە لە پێش ئەو کۆمەڵێک مقەیمات و کۆڵەگەی لە دەست داوە ئەو نەیتوانیوە ئەو کاریزمایە بێ کە دەوڵەتەکە ڕزگارکە. سوڵتان عەبدولحەمید یەکێکە لەمانە، خۆ سوڵتان عەبدولحەمید لە سوڵتان عەبدولمەجید و عەبدولعەزیز و هەموو ئەوانەی پێش خۆی بەهێزتر بووە، بەڵام ئەم سێیانە ژینگا و زەمان و کۆمەڵگایە کە جیاواز بۆ لەگەڵ ئەوانەی پێشووتر نەیتوانی دەوڵەتی عوسمانی ڕزگار بکەلەوەی کە تێیکەوتووە. بۆیە لە پاڵ سەرکردەی کاریزما دەبێ پایەکانی تریشی مولایی بن، واتە ئەمە کۆمەلگایە سەرکردە دەکاتە کاریزما و ئەمە کاریزمایە کۆمەلگا ڕزگار دەکات دوازار، واتە هەردووچیان پێکەوە تەواوکەری یەکترن، ینی کۆمەلگایەک و بی ئەو زەمانێکی گونجاو خزمەتی سەرکردەیەکی کاریزما دەکات کە بە دەرکەوێ و سەرکردەیەکی کاریزماش پێویستی بە زەمان و کات و مقەیماتێکی گونجاوەیە بە دەرکەوێت. من تاواوکەری یەکترە بۆ کورد ئەمە بۆ مێژووی سیاسی ئەمە بۆ خۆی گرفتەکەی لەوەیدا کە ئێمە قسە لەسەر مێژووی لەسەر کاریزما دەکەین، مە تاکەستا کاریزمایەکمان نییە قەوارەیەکی دروست کردبێ و تا سەر و ڕزگاری بوو بێ، واتە لاواندنەوەی ئێمە بۆ سەرکردە مێژووەکانمان لاوانەوانەمانە بۆ نوشستیان، لاوانەوەمانە بۆم قۆناغی کە دواتر سەرکەوتوو نەبووە. واتە ئێمە کەمەلات هەتوورچێکمان نەبووە دەوڵەتێکمان بۆ دروستکە و بێنجارێ هەڵی سنجێنین با بڵێن ینی هیچ ئەمە گرفتەکەی ئێمە لاوانەوەی ئێمە وەکو لاوانەوەی لیبیەکانە بۆ عومەر موختاری کە نوشستی هێناوە، لاوانەوەی ئێمە وەکو لاوانەوەی مەغریبیەکانە بۆ عەبدولکەریم خەتابی کە دواتر نوشستی هێناوە، لاوانەوەی ئێمە بۆ ئەم سەرکردایانن ماندێلا نییە کە دواتر دەوڵەتەکەی ڕزگار کرد و ئیتر قەوارێکی سەر بەخۆی بە میلەتەکەی دروست کرد. لاوانەوەی ئێمە لاوانەوەی هندیەکان نییە بۆ غاندی، ئەمەیە گرفتەکەی ئێمە. لاوانەوەی ئێمە بۆ سەرکردە لە سێدارە دراوەکانمانە، کاریزما لە سێدارە دراوەکانمانە بۆ سەرکردەکانمانە کە لەگەر کۆمەڵگایەکەی خۆیان نەیانتوانی تحقیقی ئامانجەکان بکەن. ئەمەیە مەوزوعەکە. بۆیە کاریزمایەکانی ئێمە هەمووی لەگەڵ میلەتەکەیان کاریزمای لاواندنەوەی ناو گۆرانی و بەستن لە دوای نوشستی. بەڵێ ماوەسا ئەوەی کە جەنابەت زیاتر بۆ ڕەهەندە ئاین و ئیسلامیەکەی گەڕایتەوە، ئەوەی کە لە سەردەمی نوێ یعنی پەیڕەوە کرێوەکو بۆ کاریزمابوون یا سەرکرد کاریزما، ئایا ئێمە سەرکردی کاریزمامان نەیە زیاتر ئێستا ئەندازەیە سەرکردەکان لە چوارچێوەی هێزێکی سیاسی یا بزوتنەوە و جوڵانەوەیکی دیاری کراوە یا لە ناوچەیەکە سەرکردە دەرەکەی، ئایا ئەمانە پێوەری ئەو پێوەرانی کاریزمابوونیان تایە کە ئێوە هێمایان پێەکەن لە ناو قوڵایەکانی مێژوودا یا مێژووی 1000 ساڵ بەر لە ئێستادا؟ ئەمە لە مێژووی زیاد لە 1000 ساڵی مێژووی ئیسلامی تەمەشاکی چەند کەسێک دەسەکەوێت بە ژمارەی 5 کە کاریزما و بێت. نمونونەکانی ئێستا ئاینیشت ئێمە ئەگە تەمەشای ئێستا بکەین ئەو سەرکردانی کە هەن نەیانتوانیەوە ئاوات و ئومێدەکانی خەڵک جێبەجێ بکەن لەواچێ لە قۆنەغێکە کاریزما و بێتن، بەڵام لەبەر ئەوەی کە وەکو مامۆستا کامرانش باسی کرد یان دەوروبەرەکەی هاوکاری نەبووە یان بیئەکەی یان گەل میلەتەکەی هاوکار نەبووە، دوای ئەوە نوشستی هێناوە. بۆیە ئێمە گەر تەمەشاکەین بۆ نمونە لە هەرێمی کوردستانە، ئێمە تەمەشای هەرێمی کوردستانکەین، کوردستانێک ئێستا لە خەڵکای سیفتایە بکە لەو خەڵکە پرسا کە سەرکردەی کاریزمامان هەیە هەمووی بە لا جواب داتەوە، لە ساهشتای بە نەخێر جواب داتەوە. بۆ چونکە خەڵک لە قەیرانی سیاسیایە، خەڵک لە قەیرانی ئابوووریایە، خەڵک لە قەیرانی کۆمەڵایەتیە، خەڵک لە وەکو بڵێ بەرەو مەرگە ڕوە. بۆیە لەم قۆناغانەیە سەرکردەی کاریزما ئەوەیە بتوانێت خەڵک ڕزگارکە. کەسێک کەنیە ڕزگارم کە بەشێ بڵم کاریزما. ئێمە لە مێژووە هەمیشە برینارین بەوە ئەزمونێکمان نەبووە کە دەوڵەتێکمانەوە ئەگە سەرکردەی ئێستا بێت و بانگەشە بکە بڵێ من دەوڵەت بۆ کورد دروستەکەم و مافی کورد بەدێن و ئیستیفتا ئەەکەم و دەوڵەتێکی کوردی ڕاگەیانم، ئایا ئەمە نابێتە کاریزما؟
کاریزما شتێکی مەدانی عملیە مامۆستا ئارام شتێکی عملی مەدانیە تەنیا بانگەشەنیە تەنیا شتێکی علامی نییە ئەگەر بێتەوە ئەو کەسێک کە جانامت باسێکی بەفیعلی دەوڵەتێکی کوردی دروستکە قەیرانی ئابووری چارەسەرکە قەیرانی سیاسی چارەسەرکە ئەم خەڵکە هەر هەمووی پێڵە سەرکردی کاریزمایی بەڵام لە کاتێکە ناوخۆ ڕازی کات ناوخۆ ڕازیکە قەسی منەوەیە کێشەی خەڵک چارەسەرکە هەموو خەڵک بە یەک هەموو پەنجەکان بۆی مۆرەکەن سەرکردەی کاریزماییە بەڵام لە کاتێکا کەسێک ئەمەی پێ ناکرێ تەنیا بانگەشەیە کوشتێکی علامی و کۆمەڵە گوتاری سیاسیە خەڵک بە من هەڵێ سەرکرد دوایین قسەت کە من ماوەکەم تەواو بۆ ماوەی بەرنامەکە ماوەسە وڵا ئەوەی کە بەلای منەوە زۆر گرنگمە دوای قسەی من ئەوەیە سەرکردەی کاریزما پێویستە لە چوارچەوەی یاسا و ڕێسەکانە بێ ئێمە ئەبێ سەرکردە کاریزماکانمان هەر کەسێک بێ هەرچەند چاک بێ و پاک بێ پێویستە یاسای بۆ دابرین لە چوارچەوەی یاسانە یاڵین دەرچێت دەرەوە نەیسپێرین خۆمان نەسپێرین بە ویژدانی سەرکردەکانمان بەڵێ ماوەسە کامەران دوایین قسەت شتێکم مابوو لە سەقسەکەی ماوەسەوەری بەرنامەکان و ئەمڕۆ دەکەم هەرێمی کوردستان و ئەمڕۆ سەرکردەی کاریزمایی بۆ دروست نابێ بۆشی دروست نابێت لەبەرەوەی سەرکردەکانی کاریزما لە هەرێمی کوردستان لە دایکبوونی پەیوەستە بە شەرعەتی شۆڕژێڕی پێش 1990 و خۆناغا شەرعەتی شۆڕژێڕی لە وڵاتی ئێمە حیزب ئیدارەی داوە کە حیزب ئیدارەی داوە لە ناو حیزبیشدا فرەیە واتە یەک حیزب وەکو با بڵێن حیزبی کار و جەبهەی تەقەدومی جەزائیری نەیەک حیزب قیادەی دابێ ئەم تەعەدودیە وا دەکا هەر کەسێک کاریزما بێ کاریزمای حیزبەکەی خۆیەتی بەڵام نابێتە کاریزمای هەمووان بۆ چکە سیستەمی شۆڕژێڕی ئێمە پێوەستە بە قیادەکردنی ئەحزاب قیادەکردنی ئەحزابیش ئێمە یەک حیزب قیادەی حرەکەی ئێمەی نەکردووە تاوەکو وای لێبێ هەمویان لە دەوری کۆ ببنەوە شەرعەتی شۆڕژێڕی ئێمە لە دەوری حیزبەکانەوە حیزبەکانیش لە یەک زێترە واتە 2 3 4 ئەم تەعەدودیەتە حالەتێکی دروست کردووە کە زۆر زەحمەتە سەرکردەی کاریزما لە وڵاتی ئێمە لە چوارچەوەی ئەم تەعەدودیەتەدا لە چوارچەوەی ئەم فرەیە هەم لە شەرعەتی شۆڕژێڕی هەم لە مشارەکەی سیاسی ئەمڕۆی هەرێمی کوردستاندا دروست بێ بەڵێ زۆر سوپاس بۆ مامەسا کامەران بابانزادە شارەزا لە مێژووی نوێ و هاوچەرخی کورد سوپاس بۆ مامەسا نازم عەبدوڵڵا شارەزا لە فکری سیاسی ئیسلامی سوپاس بۆ ئامادەبوونتان لەم بەرنامەیە بینەرانی بەڕێز و خۆشیش بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی ئەم جارە تا سۆراغێکی دیکە بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم خۆتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک